خۆشەویستان ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو یەکێک لە ڕێکخراوە هەرە دیارەکان لە هەرێمی کوردستاندا چەندین پرۆژەی جیاوازی پێشکەش کردووە بە کۆمەڵگە بە تایبەتیش بە چینی قوتابی و گەنجان. یەکێک لەو پرۆژە دیارانەی کە ساڵانێکی زۆرە ئەنجام دەدرێەوە چەندین خزمەتی کردووە بە تایبەتی لە بواری باڵاپۆشیە. ئەوش پرۆژەی سمبولی نورە کە ماوەی 7 ساڵە بە شێوازی جیاواز ساڵانە چالاکی تێدا ئەنجام دەدرێ و بێگومان ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو کۆمەڵێک چالاکی جیاواز هەیە کە ئەنجام دەدرێتێدا بە تایبەتی لە ناوەندی سلێمانی کە بڕیارە کۆمەڵێک چالاکی ئەنجام بدرێ بە شێوازی جیاواز و بێگومان سەرەتای پرۆژەکە گەڕێتەوە بۆ ساڵی 2010 یەکەم جار مەبەستی ئەوە بوو کە ئەو خانمانەی ئەبنە باڵاپۆش و بڕیاری باڵاپۆش بوون ئەدەن ئەمان هاوکاریان بن لە دانانی لەو بڕیارە. بەڵام پرۆژەکە بەپێی ساڵەکان گۆڕانکاری بەسەر هاویانی بۆ نمونە بینیمان لە زانکۆکاندا لەچکان ئەبخشیەوە بۆ کەسانی کە بۆن باڵاپۆش نەبوونیانەوە تا تاقییانە کردەوە بووی کە باسی زیاتری چالاکیەکانی ئەم ساڵیان بکەین. ئێمە میوانداری هەردوو بەڕێز خات و ئامێز ئاوات کارگەری ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کرد لەگەڵ خاتو لە نیال جەلال ئەندامی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ خاتو ئامێز لەوە بین کە ڕێکخراوی قوتابیان زۆر پرۆژەی هەبووە بۆچی ئەمان تایبەتە بە باڵاپۆشییان گرنگی سمبولی نور لە چیدایە؟ سپاس بە میوانداریتان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵی 2010 بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوانێ کۆمەڵێک گەنجیان چالاکیەکیان ئەنجام گەیان ئەویش لەژە ناونیشانی باڵاپۆشی سیمای گەشی ئیمان و ڕۆنەقی جوانی ژیانە تایبەت بۆ خانمانی کە لەو مانگەیە بووبوون بە باڵاپۆش و بۆ ئەوی لە دوای ڕەمەزانی لەچکەکانیان لانەبن. بەڵام دواتر ئەم چالاکیەمان ساڵ بە ساڵ گەورەتر و فراوانتر و شارەکانی تریشی گرتوانێ لەژە ناونیشانی پرۆژەی سمبولی نور ڕاگەیەنرا. ئەم ساڵ 17مین ساڵیادی پرۆژەکەمانە لە ناوازاری شاری سلێمانی کە دابشکردنی لەچک و پروشەر و هەڵواسینی فلێکس و لەچکردن بۆ خاتونانی کە ئەیانەوێت ببن بە باڵاپۆش هەروەها قسەکردن لەگەڵیان و قەناعەت پێکردنیان کە ئەمە باڵاپۆشی پیرۆزیەکە لە پیرۆزیەکانی ئاینی ئیسلام. زۆر باشە خاتو لەنیا با بینە لای تۆ زۆر بەخێر بیت. سپێژ ئەوەی باسی کار و چالاکیەکانی ئەم ساڵ بکەین لە ناوەندەکان و زانکۆ پەیمانگاکان ساڵانی پێشوو کار و چالاکیتان چۆن بۆ چیتان کردووە؟ ڕاستە بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ میوانداریتان زۆر خۆشحاڵ بووین لەگەڵتانە. ئێمە وەکو ناوەندی سلێمانی و ناوەندی زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەسەر جەم شار و شارۆچکەکان و بە تایبەت شاری سلێمانی ساڵانە چالاکی جۆرا و جۆرمان هەبووە بە تایبەت لە شاری سلێمانی و زانکۆ پەیمانگاکان و ناو بازار بەکاری مەیدانی و ئیعلامیش بەشدار بووین لەگەڵیانە کە ئەویش ساڵانە کە ئەمە 17مین ساڵیادی پرۆژەی سمبولی نورە چەندین چالاکی جۆرا و جۆرمان کردووە لە دابشکردنی پروشەر و میلکە و کتێبە و بەخشینی سەرپۆش بۆ بە ئافرەتانی هەم باڵاپۆش و هەم غێر باڵاپۆشیش چالاکیەکان جۆرا و جۆر بوون بۆ نمونە دروستکردنی پانێڵ و فستیڤاڵ و چالاکی و سیمینارەکان. بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو بڕیارمانداوە وەکو ساڵانی پێشوو نەبێت کە ئێمە بچین مەسەلەن لە ناو بازارە و لە کاری مەیدانیەکانە بچینە لای خەڵک. بڕیارمانداوە ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی کە لە شوێنێکی سابتە بوەستین بۆی وەکو ڕکلامینێک بێ بۆ خۆمان و بۆ زیاتر بەرچاوڕۆنی خەڵکیش لە پرۆژەی سمبولی نور و ئاشناکردنی کارەکانی ناوەندی سلێمانی و ناوەندی زانکۆ پەیمانگاکان هەم لە زانکۆکانیش و هەم لە بەردەم ناوەندی شاری سلێمانیشە کۆشکێک دابنێن و ئاگاداریە خەڵکیش بکەین لەسەر کار و چارەکیەکانمان. خاتو لەنیا وەکو ئەندامی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم چالاکیە بە وردی گەر باسی بکەین چی لە خۆ ئەگرێ ئاکی ئەتوانێت سەردانی ئێوە بکە بۆ نمونە شوێنەکەتان کوێ لە ناو بازار ڕەنگە سەر بینەر و بیسەر لێرە حەزکەن سەردانی ئێوە ڕاستی وەکو خۆتان لە سەرەتا ئەمەژەتان پێکرد پرۆژەی سمبولی نور لە ساڵی 2010 لەلایەن کۆمەڵێک گەنجی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە دامەزرا کە مانگی ڕەمەزان بوو لەو کاتەدا بڕیاراندا بۆ ئەو ئافرەتانی کە بوون باڵاپۆش لە دوای ڕەمەزان لە چکەکانی
پلانیان لا نەبن و هەر بەردەوام بن لەسەر باڵاپۆشی و وای لێ هات ئەم پرۆژەیە چۆنەڵی بەرەو پێشچوونێک و پێشوازیەکی گەرمی لێکرا لەلایەن هەموو خەڵک و بەتایبەت ئافرەتانیشەوە وای کرد کە هانی ئەم گەنجانە بدا بەردەوام بن لەسەر ئەم پرۆژەیە کە هەتاوکو ئێستاش الحەمدوللا بەردەوامە و ئەم چالاکیانە گرنگێکی لای خەڵک ئەوەیە کە سرجەم خەڵک ببینن کە ئەمە فەریزەیەکی ئاینی پیرۆزی ئیسلامە کە خوای گەورە لە ساڵی پێنجی کۆچیا لەسەر ئێمەی ئافرەتانی مسلمان واجبی کردووە کە پێویستەکە ئێمە ژووکو ئافرەتێکی مسلمان ڕێز لە وتەی خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بگرین و گۆڕایاڵی فەرمانەکانیان بین. زۆر باشە خات و ئامەز ئەگەر باسی کار و چالاکیەکان بکەیت لە ساڵانی پێشتر کە لە شار و شارەکانی دیکەش ئەنجام دراوە و ئەم ساڵیش بگمان کار و چالاکیتان هەیە بەڵام ساڵانی پێشتریش لە شار و شارەکانی دیکە چیتان کردووە؟ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەموو شار و شارەشەکان ناوەندمان هەیە کە ئەکاتە حەڤە ناوەند لەسەر تاسەری هەرێمی کوردستانە لە هەر حەڤە ناوەندەکەیە ئێمە ساڵانە زیاد لە 1000 بۆ 1500 سەرپۆشمان دابەش کردووە هەروەها پروشەرمان دابەش کردووە و هەروەها فلێکسمان هەڵواسیوە بۆ بەبیرهێنانەوەیەک بۆ ئافرەتانی بڕوادار کە حیجاب فەرزە نەک عادەت حیجاب جوانیەکانی ئافرەتی مسلمان داناپۆشە بەڵکو زیاتر کەسایەتیان دەرەخات هەروەها ناوەندی سلێمانی پێشتر ئێمە ئەچینە ناو بازاڕی شاری سلێمانی تەنها سەرپۆشمان دابەشە کرد و داوامان لە خەڵک ئەکرد کە بۆن منە ئافرەتێک کە باڵاپۆش نییە داوامان لێ کرد کە ئێمە لە چکیان بۆ بکەین ئەوانش بە گەرمی و پێشوازیان لێکردین عنی خەڵک هەبوو پێی ئەوتین من قەناعەتەکەم بۆ دروست بووە بەڵام کەسێک نەبووە یارمەتیم با کەسێک نەبووە پێم بڵێت ئەم ڕێگەیە ڕاسترە بەڵام ئەمڕۆکە ئەمڕۆ سەرپۆشم کردووە هەستم بۆ چێژە کردووە هەستم بۆ چێژە ئیمانیە کردووە کە من ئەم سەرپۆشە ئەەکەم هیچ شتێک لە من کەم ناکاتەوە هیچ شتێک لە من بەڵکو زیاتر کەسایەتی من دەرەخا بەڵکو زیاتر من دەرئەخا لە شوێنێکا کە ئەمە کەسایەتی منە کەسایەتی من کەمتر نییە لە کەسایەتێکی کەسێکی ناوباڵاپۆش. خاتو ئامەز من وڵامی ئەو پرسیارمەوە نەکرد ئەم ساڵ چالاکیەکە لەکوێ ئەنجام ئەدرێ چی لە خۆ ئەگرێ وردەکاری ئەم چالاکیە باس بکەن ئێمە لە بەردەرکی سەرای شاری سلێمانی کۆشکێکمان هەیە بەناوی کۆشکی باڵاپۆشیوانێ تایبەت بە پرۆژەی سنبولی نور ئێمە لەم کۆشکەیە چەند ستێپێکمان هەیە بۆ منە دابشکردنی سەرپۆشە پروشەر و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەروە ئێمە کۆمەڵێک سپۆنسەرمان هەیە کە ئێمە لە کۆتایی مانگی 12 دەستمان کردو بە ئامادەکاریەکانمان کە ئێستا سپاس بخوا کۆتایی ئامادەکاریەکانمان و سەرەتای چالاکیەکانمانە و هەروە هەفتەیەک بۆ ماوەی هەفتەیەک ئێمە ئەم هەڵمەتەمان هەیە بەناوی هەفتەی باڵاپۆشیانە کە 2 ڕۆژ لەناو بازاڕی شاری سلێمانیە بین لە شوێنەکەمان بەردەرکی سەرایە ئەمڕۆ کاتژمێر 2 چالاکیەکانمان دەست پێکەین بە دابشکردنی سەرپۆش و پروشەر و هەروەها کۆمەڵی خەڵک هێنە لای ئێمە ئەیانەوێت بچنە شوێنێک شت بکڕن وەکو سپۆنسەر ئێمە داشکاندنمان بۆ کردن و وەکو شوێنەکانی ناو بازار و حیجاب و لەچک و سەرپۆش و ینی بابەتەکانمان زۆرن هەدیە و تاج و کۆمەڵێک شتی تریشمان هەیە کە ئێمە داشکاندنمان بۆ وەرگرتون لە شوێنەکانی تر لە ناو بازاڕی شاری سلێمانی. خاتو ئامەز باسی ئەوەت کرد سپۆنسەرتان وەرگرتووە بۆ نەسە من ئەگەر بچم جلێکی حیجاب بکڕم داشکاندنم بۆ بکرێ لەو ڕۆژێکی وایە بەڕاستی جێی دڵخۆشیە ئامادەی ئەو خەڵکە یان با بڵێن ئەو لایەنانی کە ئەم بەشدار بوون وەکو سپۆنسەر چۆن بوو بۆ ئەم پرۆژێکە ئەبینین پرۆژێکی باڵاپۆشی بۆ هەفتەیەکە و چالاکێکی زۆر هەم پیرۆزە ینی لە ڕۆدینەکەیەوە. بەڵێ خەڵک هەبووە کە ڕۆشتینەتە لایەن وتمانە ئەمە پرۆژەکەی ئێمەیە پرۆژەی سنبولی نورە ئەم دابشکردنی لەچکە بۆن منە خۆی دوکانێکی لەچکێکی بۆ نمە بچووکی هەبووە وتێتی من بە حیجابیش بەشداریەکەم لە کاتێکا خۆی حیجابی نەبووە لە کاتێکا خۆی ئەو شتەی نەبووە توێتی مادەم پرۆژەکەتان ئەوەنە پرۆژێکی خێریە پرۆژێکە کە تەنها نیەتەکەمان بۆ خوای گەورەیە من تەنها سەرپۆشنا من حیجابم هەیە من ئەوەم هەیە چۆن ئەتوانم بەشداری بکەم یاخود هاتوونێتە ماڵەوانە هەرە ڕۆژە شەوکە تەلەفۆنمان بۆهاتووە ئەوە من فلانە شوێن ڕقمی ئێوە یاوە پێم ئەمەوێت بێن بەشداری بکەم لەگەڵتانە جاری وا هەبووە ینی شتەکە پشتی ورداوەڵە بووە ینی بۆ منە مەدالیایەک بووە کە یەکێ لە سپۆنسەرەکانمان کاکتۆسەکە شتەکانیان زۆر ڕەتی بە بابەتی حیجاب بوون بەڵام هەر ویستێتی بەشداری بکە لەگەڵمانە بۆ منە حیجابی ڕاستیمان هەیە مونشۆپمان هەیە کە ئەمانە بۆ ئەم ساڵ زیاد لە 200 لەچکیان بۆ دابین کردوین زیاد لە 200 پارچە حیجابیان بۆ دابین کردوین بەبێ ئەوەی کە ئەمە یەک دیاریشان بینە. زۆر باشە خاتو لەنیا کار و چالاکیەکانتان بۆ ئەم ساڵە ناوەندەکانی خوێندن زانکۆ پەیمانگاکانە وەکو ساڵانی پێشتر کار و چالاکیەکتانەوێت.
بەڵێ ڕاستی وکو ناوەندی زانکۆ پەیمانگاکان بە تایبەت لە قی سلێمانی ساڵانە لە سەررجەم ناوەندەکانی خوێندن لە زانکۆی کەمپی کۆن کەمپی تازە و مەحەدی بەختیاری و زانکۆی پۆلتەکنیک کۆمەڵی چالاکی جۆرە و جۆر هەیە هەمیشە لە ڕۆژی باڵاپۆشی و کامل هەفتەکە بە تایبەت کە ئەویش وەکو وتمان لە دەوری پانێڵەکان خۆی ئەبینێتەوە وەزائیدان ئاگاداریکردنەوەی ئەو خاتونانەی کە لە زانکۆکان و باڵاپۆشنین یاخود هەدیەک بەخشین بۆ کەسانی کە باڵاپۆشن وەکو سپاسێک بۆیان کە بە بەخشینی کتێبێک بێت یاخود گوڵێک بێت یاخود بەخشینی شیرینیەکان بێت و بۆ ئەم ساڵیش زیاتر جەخت لەسەر ئەوەکەینەوە کە لە ناوەندەکانی خوێندنە کە بچین بە دابشکردنی شیرینی و سەرپۆش بە خانمانی باڵاپۆش و هەندانی ئەو خانمانی کە باڵاپۆش نین بۆ ئەوەی هەست بەوە بکەن کە باڵاپۆشبوون ڕێگر نییە لە سەرکەوتنی ئەوان و ئەگەر بتوانن ببن بە باڵاپۆش زیاتر ئەتوانن برەو بە بەهرەکانیان بن و بۆ ئەم ساڵ وەکو تایبەت بە ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی لە ڕۆژی پێنجشەممە کە دەکاتە حوتی دوو پانێڵێکمان دەبێت بە میوانداری کۆمەڵێک دکتۆر و مامۆستای بە ئەزمون دەرباری باڵاپۆشی ئینشاءالله لە خزمەت سەرجەم خوێندکاران و ئەفرەتانی باڵاپۆش شوێنێکە بێت لە هۆڵی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە. باشە کەسێک هەبووە کە دوو دڵ بوو بێت لە ناوەندەکانی خوێندندا زانکۆ پەیمانگاکانە لەوەی کە بێتە باڵاپۆش یاخود نەبێت هاتبێتە لای ئێوە ڕێنماییتان کرد بێت و قەناعەتتان پێ کرد بێت. ڕاستی تاوکو ئێستا بۆ ئەم ساڵ چکە ئێمە دەستمان نەکرۆ بە کارە مەیدانیەکان لەوانەیە لە هەفتەی داهاتوە ئینشاءالله ئەو شتانەمان بێتە بەردەست بەڵام وەکو ساڵانی پێشوو هەمیشە ئەوانە هەبووە بە هاوڕە نزیکەکانی خۆمانەوە چکە ئەوان ئاگاداری ئەوان کە ئێمە لە ئیشی ڕێکخراوەین چکە هەر ڕاستەوخۆ هانا بۆ ئێمە ئێنویان دەردەدڵ لە لای ئێماکەن وەکو هاوڕێیەکی نزیک و ئێمەش الحەمدولillah خۆشبەختانە هاوکاریان بووین ئەوەی لە توانامانە بوو بێ وەکو هەم ناوەندی زانکۆ پەیمانگاکان هەم ناوەندی سلێمانیش وەکو هاوکاریکردنی خوێندکارانی قوتابخانەکانیش هەر هاوکاریان بوون و ئەوەی بە ئێمە بکرێت لە هەندانیان بۆ بەرەو پێشچوونیان سپاس بخوا هاوکارمان بوونەوەی بە ئێمە بکرێت وەوشی بە ئێمە نەکرابێت لە ڕێگەی ئەم پانێڵانەوە کە وتمان ئیسفادێکی زۆر باشی هەیە بۆیان کە ئەتوانن ڕاستەخۆ وتوێژ لەگەڵ ئەو دکتۆرە بە ئەزمونانە ئەو مامۆستا شارەزایانە بکەن و ئیسفادی زیاتری لێ بکەن. خاتو ئەمەز بێ مۆلای بەڕێستان خاتو لەنیا باسی لەوە کرد کە ئەو چالاکیەکتان بەدەستەوەیە لە هەفتەی باڵاپۆشیە ئەم چالاکیان چێگەر هەندێک گوردەکاری بێ بە تایبەتی یانی ئێستا ڕەنگە بۆ ئەمڕۆ لە کاتژمێرێکە هەمووی نتوانە سەردانی ئێوە بکات لە ناو بازاڕشتێکەوە بەڵام ئەمە ڕەنگە دەرفەتێک بێ تاند کەسێک حیجاب بێ حیجاب نەبێ بەشداری ئەم چالاکیە بکە کە بەڕێوەیە. بەڵێ ئێمە کوناوەندی سلێمانی هەفتەی باڵاپۆشیمان ڕاگەیان کە ماوەی حەو ڕۆژە بە ڕاگەاندنی ئەلامی بێ هەوربا مەیدانیش بێ ئەمڕۆ یەکەمین ڕۆژمانە و کووتمان کۆشەکەمان هەیە لە ناو شاری سلێمانی بەڵام کۆتایی هەڵمەتەکەمان لە ڕۆژی حوتی دووە لە هۆڵی تەوار بە ئامادەبوونی چەندین مامۆستای بانکخواز واروەها چەندین کەسایەتی دیاری نێو سۆشیاڵ میدیا یاخود کەسانی نێو کار لە ئافرەتانی باڵاپۆش فستیڤالەکەمان بە ئەنجام ئەگەیەنین بە ناوی فستیڤاڵی نورانە کە فستیڤالێکی ساڵانەیە و ئەم ساڵ یەکەمین دەستپێکی فستیڤالەکەمان ئەبێت. باشە بەتەمان ئەو فستیڤالە بەردەوامی پێ بدەن و کار و چالاکی زیاتری لە ساڵەکانی داهاتوودا بۆ زیاد بکەن. بێگومان بەڵێ ئەم ساڵ یەکەمین فستیڤالمانە بێ بە ناوی فستیڤاڵی نور بەڵام بەتەم ینی لە پرۆژەمانەیە کە هەموو ساڵێک ئەم فستیڤالە بە ئەنجام گەێنین خاروە میوانداری ئەو خاتونانە بکەین کە ئەم ساڵ قەراری باڵاپۆشیان ناوە بە بەخشینی دیاریەک بە یاخود سەرپۆشتێک بە یاخود حیجابێک بە پێیان. زۆر باش خاتو لەنیا ئەم فستیڤالە تا چەندێک گرنگە بە تایبەتی ینی بۆ کۆکردنەوەی هەموو ئەو چالاکیانی کە بۆ ڕێکخراوی قوتابیان لە پرۆژەی سمبولی نورە ئەنجامی داوە بۆی کە خەڵک ینی ئاشنا بن بۆی کە کەسانێک هەن چینێکی گەنجی چالاک هەن لە مێنبوارە خزمەتیان کردووە و هاوکاریشە بۆی ئەگەر کەسانێک پێویستیان بڕێنماییەک بێ بە شتێک بێنە لای ئێوە. بەڵێ ڕاستی ئەگەر دیقەت بین لە سەرتاسەری جیهانە بەگشتی ئێستا زیاتر جەخت لەسەرەوەکرێتەوە کە هەر بابەتێک هەبێت ڕۆژێکی جیهانی بۆ دابنێت جایمە وەکو ئافرەتانی باڵاپۆش ئەبێ خۆشحاڵ بین لەوەی کە ڕۆژێکی جیهانیش دانرا بۆ ڕۆژانی باڵاپۆش و ئێمەش وەکو ئەندامان لە ڕێکخراوەکان وەکو لە سەنگەی بەرپرسیارەتیمان بۆ خانمانی باڵاپۆش و ئەنەشی باڵاپۆشنین دەست بکەین بە کار و چالاکیەکانمان بۆ ئەو ڕۆژە و یادکردنەوەیەکیش بۆ ئەو ڕۆژە هەم بۆ ئاگادارکردنەوە و سوپاسکردنێکی ئەو کەسانی کە هەستاون بە چۆنەڵی ئەم پێڕەوکردنی ئەم واجبە کە لە ئاینی ئیسلام
ئەندامە واجب کراوە لەسەر سەرجەم ئافرەتان و ئەو کەسانشی کە ئاگادارنی یاخۆت بەلاتانەوە سێنە بێ زۆر جارێمە پرسیارمان ئاڕاستاکرێ کە ئایا هەر بەڕاستی ئێمە فەرزەکە حیجاب بکەین یاخود ببین بە باڵاپۆش یعنی ئێمە ئەو پرسیارانە زۆر جار لەوانەیە شتێکی بەسیط بێ بەلای ئێمەوە بەڵام لەلای کەسێک ببێ بە جێگەی پرسیار و ئێمەش لە ڕێگەی ئەم چالاکیانەوە سپاس بەخوای گەورە توانیمانە تا ڕادەیەکی باش و بەرچاو خەڵکی ئاگادار بکەینەوە لەوە و هۆشیار بن لەسەر ئەوەی کە ڕۆژی یەکی دوو ڕۆژی جیهانی باڵاپۆشی دانراوە و ئافرەتی موسڵمانیش چۆنەڵی خێرێک و پاداشتێکی زۆر گەورەی دەستەکەوێ هەم لەم دنیا و هەم لە دوا ڕۆژیشدا. بەڵێ خاتو ئامەزوو کۆزانین کار و چالاکیەکانتان ئەم ساڵانە بەردەوامە بەڵام یەکێک لەو بابەتانی کە کاریگەری لەسەر چاک دروست ئەکات سوشال میدیا تا چەندێک هەوڵتانداوە لە ڕێی سوشال میدیاوە گرنگی باڵاپۆشی لە ڕێگەی پیجەکانی ڕخراوی قوتابیانەوە بڵاو بکەنەوە و ئەهمیەتی ئەم بابەتە لای خانمان و هەروەها گەنجان زیاتر بکەن. بەڵێ ئێمە وەکو ناوەندی سلێمانی ڕخراوی قوتابیان پێشتریش پانێڵ و سیمینار و دەوراتمان هەبووە بۆ ئەندامانی خۆمان و هەروە خەڵکی دەریشەوانێ بەڵام بەتایبەت لەم هەفتەیە ئێمە پانێڵمان هەیە و کووتمان لە هەر لە فستیڤالەکە بە ئامادەبوونی مامۆستای بانخواز هەروە لە ڕێگە سۆشیال میدیاوانە ئێمە وتارمان بڵاو کردوتەوانە یاخود وتەی ئەندامانمان کە من باڵاپۆشم و کە هەروە کارەکانم بەم شێوەیە وەکو تەشجیعکردنێک یاخود هاندانێک بۆ خانمانی ناباڵاپۆش کە بێن ئەم ڕێگەیە بگرنە بەر. باشە ڕخراوی قوتابیان بگومان کار و پرۆژی زۆر ئەنجامما بەڵام ئایا هەر بەڕاستی تایبەتمەندی کردو بۆی کە ئیلا ئەو کەسانەی کە محەجەبن بن بەشداری بکەن لەم چالاکیانی ڕخراوی قوتابیانیان ئەو تا چینێکی دیاریکراو کە یان بۆ بڵین بگەڕێتەوە بۆ کۆمەڵی دادگەری ئیسفادە لەم چالاکیانەکەنیان ئەو تا ئێوە ببێ جیاوازی خزمەت بە چین و توێژەکانەکەن و هەچ کەسێک ئامادەی هەبیان حەزی هەبێ بێتە لای ئێوە دەستکراون بۆیان و درگاتان واڵایە و ئەم پرۆژانشتان بەردەوام بێ لە داهاتوە؟ ئینشاءڵڵا بەردەوامە بین بەڵێ ئێمە خەڵک هەیە کێتە لامەن ئەسڵەن هەر ناویشی ناپرسین یعنی ناڵین کیت تەنها ئەوەی کە پێمانەڵێ هەدەفەکەی من ئەوەیە ئەمێ من ئەم سوودە ببینم لای ئێوە ئێمە بە خۆشحاڵیانە دەرگامان بۆ هەموو کەسێک وڵایە بە هەر کەسێکێتە لای ئێمە وەگوتم ئێمە ناویشی ناپرسین نەک ئەوەی کە بزانین کە ئەمە لای خۆمانە ئەندامی خۆمانە یاخودنا ئێمە سوودی پێ ئەگەینین ئەوەی کە ئەوێت بۆی دەستەبەر ئەەکەین ئەوەی کە ئەوێت لای ئێمە بۆ نمونە سیمینارە دەوراتە لە ڕێگەی ئەم چالاکیەکانی باڵاپۆشیەوە بکە ئێمە خەڵک هەبووە ساڵانی تر هاتووتێتی ئەبینم کارەکانتان لەم هەفتەیە ئەوە نەجوان بووە ئەوە کارەکانتان سەرکەوتووە ئەمە ببن بە ئەنداملاتان ئێمەش بە خۆشحاڵیوانێ هەموو کەسێک وەرەگرین کە نیەتێکی هەبێ بۆ لای ئەمە نیەتی ئەوەی هەبێ کە کارەکانی ئێمە کۆمەڵک گەنجین کە نیەتەکەمان تەنها بۆ خی گەورەی ئەوەی کە خی گەورە کارەکانمان سەرکەوتوو بکات و بەرەکەت خاتە کارمانوانێت تەنها و تەنها ئەوەیە زۆر باشە خاتو لەنیا لە کۆتاییە باسێکی چالاکیەکانی ئەم هەفتەیەمان بکەیتەوە ناونیشانێکیشی لەکوێ چالاکیەکان بەڕێوە ئەچێت ڕاستی سەبارەت بە هەفتەی باڵاپۆشی چکە خۆی ڕۆژی یەکی دوو تایبەتە بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی بەڵام وەکو چالاکی سەرجەم ڕێکخراوەیەکان کامل یەکی دوو تاوەکو حوتی دوو بە هەفتی باڵاپۆشی ناسرا و چالاکیەکانیان بەرداوامە و سەبارەت بە هەردوو چالاکیەکانی ناوەندی سلێمانی و ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر لە سەرەتا و لەمڕۆ بەیانی کە لە ڕۆژی یەکی دوو دوی دووە ناوەندی سلێمانی لەم کۆشکەوە لە بەردەم سەرای ئازادی خزمەت بە سەرجەم چین و توێژ و خەڵکەکان ئەکات غەیری ئەوەی کە مەسەلەن بزانێت سەر بە چه ئاستێکە یان شتێک ئەگەر بیستە تایبەت بێ بە ئەندامانی خۆی یاخود سەر بە حیزب و چینێکی تایبەت بێ ئەچوە تایبەت بە دامەزراوەکانی ئەو شوێنە نەک لە ناو بازاڕی شارێکی گەورەیە و ئەوە خزمەت بە هەموو خەڵکێکی کات بێ جیاوازی بەو شێوازە بەردەوامە و سەبارەت بە ناوەندی زانکۆ پەیمانگاکانیش ئەوانیش ئینشاءڵڵا لە ڕۆژی دووشەمە و سێشەممەیە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن چکە ئێستا بۆبوونی ئیمتیحاناتەوە سەرجەم خوێندکاران لە کاتی ئیمتیحانان ئەوانیش لە دووسێ ڕۆژی جیاوازە بۆی کامل خوێندکاران سوودمەند بن خزمەت بە خوێندکارانەکەن و سەبارەت بە کۆتایی هەفتەکەش لە ڕۆژی پێنجشەممەیە ناوەندی زانکۆ پەیمانگاکان لە هۆڵی دەستگای حیکمە پانێڵەکیانە بێ بۆ ڕۆژی هێنیەکەش فستیڤاڵەکەی ناوەندی سلێمانیە بێ لە خزمەت ئافرەتان و خوێندکاران دەستان خۆش وەکو بڵین ئامێسخانەگەر هیچت نەما بێ ئەمە سپاس دەکەین زۆر سپاس بۆ میوانداریتان
وەگوتمان ئەمڕۆ کاتژمێر 2 دەستپێکی کۆشکەکەمانە ماوەی 2 ڕۆژ ئەخایانێ زۆر سپاسی ئەو خاتوناناکەن کە ئێنە لای ئێمە کە بتوانین سوودێکی بچووکیش بە پێیان بگەێنین. دەستان خۆشبێنمونەتان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵمان بەهۆی کە ئەو چالاکیانە خۆی ئەنجام بدرێ و کەسانێکی زۆر ڕووبکەنە چالاکێک و بێگومان کاریگەری خۆشە بکەوەی کە لە ساڵانی پێش و تردا بینیمانە. سپاس بۆ خاتۆ ئامەز ئاوات کارگەری ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لە نیاجەلال ئەندامی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. دووبارە بەخێر. دەستان خۆش بێت.